ئەگەرچی ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆتایی پێهاتووە، بەڵام گەورەی کارەساتەکەی بازاڕی لەنگەی هەولێر بۆ هۆکارێک بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبنەوەیەکی نائاسایی ئەنجام بدات سەبارەت بە هۆکاری سوستانی ئەو بازاڕە و چۆنەتی قەرەبووکردنەوەی دوکاندار و کاسبکارانی ئەو بازاڕە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش بە گومانەوە باز لە سوستانی ئەو بازاڕە دەکات و دەڵێت دەبێت حکومەتی هەرێم و یەکە ئیدارەکانی ئەو شارە لە ئاز گەورەی ئەو کارەساتەدا بن. لەبەر ئەوە دەبێ هەرچی زووە بە دوواداچوون بکەین لەسەر هۆکاری سووتانی ئەو بازاڕە و لە هەمان کاتیشدا بەڕاستی حکوومەتی هەرێم دەبێ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکات شان بخاتە بەرباری قورسی هاوڵاتیان دەبێ هەڵبستێ بە تەعویزکردنەوەی هاوڵاتیان جا بە هەر میکانیزمێک بێ بە زووترین کات ئەو بازاڕە بکەویتەوە سەرپێی خۆی. هەر سەبارەت بە سووتانی بازاڕی لەنگەی هەولێر ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژە بەوە دەکات دەبێت حکومەتی هەرێم و یەکە ئیدارەکانی ئەو شارە نۆژەنکردنەوەی دوکانەکان بگرێتە ئەستۆی خۆی نەک دوکاندارەکان خۆیان نۆژنی بکەنەوە، چونکە ئەوان جگەلەوەی دوکانەکانیان لەدەستداوە بە هەمان شێوە زیانی گەورەشیان بەهۆی سووتانی کەلوپەلەکانیانەوە لێکەوتۆتەوە. ئێمە هەوڵ دەدەین فشارەکانمان چ بکەینەوە بۆ سەر حکومەتی خۆجێی بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لایەنی کەم قەرەبووی زیان لێکەوتوانی ئەم ڕووداوە ئەم کارەساتە بکرێتەوە چکە ئەم بازارێک کەستاوە بەشی هەرە زۆری چینی هەژار و ناوەڕاست لەم بازارە کاریان کردووە هاوڵاتیانیش کە سەردانی ئەم ناوچەیان کردو هاوڵاتی هەژار بووینە بۆیە ئێمە داوا دەکەین حکومەتی هەرێمی کوردستان بە پیر داواکاری ئەم هاوڵاتیانەوە بچێت و لایەنی کەم قەرەبووی زەرەر و زیانەکانیان بکاتەوە. ئەنجومەنی پارێزگای هەولێر لەبەر ئەوەی ناتوانێت هیچ بڕیارێک بدات بۆیە پێشنیازی ئەوە بۆ حکومەت دەکات کە دوکاندارەکان قەرەبوو بکرێنەوە ئەگەر بە شێوەی قستش بێت، هەروەک گرێبەستی دوکانەکان بۆ ماوەی 2 ساڵ نوێ بکاتەوە و باجیان لێوەرنەگرێت، لەگەڵ ئەوەشدا داوا لە حکومەتی عێراقی بکرێت کە لە بودجەی سیادی قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.